ڕزگەدار بەڕوو من و تۆ هەردوو ئەبووین بە سێبەر بۆ گیانی ماندوو ئەبووین بە سێبەر ئەهاتینە دەر بۆ ماندووی ڕێگەی بانە و ڕەوان سەر ئەوەی دەسینی و سفرەی ئەپرسی ماندووی ڕێی سەختە دەستکی برسی ئەبووین بە خوڕەم لە دوالوتکەی شار ڕامان ئەماڵی خەم و تەم و ئاخ ئەبووین بە بەهار ئەبووین بە ئاوم ئەبووین بە بەیان ئەبووین بە گزن لەم ژینە ئێمەش دەردێکمان هەبوو ئەبووین بە سەنگەر بۆ ئاواتی زوو بە دەنگێکی ساز چاک ئەم چریکان ڕۆژی ئازادیم لە خەو هەڵ ئەسان ئەبووم بە سرود ئەبووم بە شەماڵ تەلیسم و داوم گشت ئەگرت بە تاڵ تاک و گوڵاڵەی زەرد و سوور و گەش ڕێگەی کاروانیان ئەچنی وەکو فەرش لە نەورۆزێکدا نەوبەهاری کورد داستانەکانمان وەرگرت باسە کرد. دەم خۆش کاک حەمیدگیان. زۆر سوپاس. دەست و پەنجە خۆش کاک هەڵۆ. ئازیزانی قەلەندەرخانە سڵاو. خۆشحاڵین لە دیمانێکی نوێی قەلەندەرخانە لەم سروشتە جوانی کوردستان لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانەی پێتان شاد دەبینەوە. ئەمڕۆ باس لە خاتونێکی نیشتیمان پەروەری هەستناسکی گۆشکراوی کانی عەشقانی هەڵەبجە دەکەین. ئەویش خورشیدە بابانە. بۆ باسکردن لە نووسینەکان و بەرهەمەکانی ئەم خاتونە زۆر بەڕێز نووسەر و ڕۆشنبیر مامۆستا محەممەد مەردان لامان ئامادەیە مامۆستاگیان بەخێر بیت. زۆر سپاس بەخێر هاتی زۆر سپاسانەکەم دەستخۆشی ئەو بەرنامە جوانەتان لێ یەکەم کە ئێمە گەڕێنەوە بۆ سەردەمی قەڵەندەرخانەکەی پیرەمێرد و نەجمەدین مەلا و ساڵوێنە جوانەکەی شەمحەمەی خاڵ دووبارە دەستخۆشیتان لێ یەکەم. زۆر بەخێر بێ مامۆستاگیان. بێگومان کاک هەڵۆ غەریب بە ئامێری ڤایلۆن لەگەڵمان ئامادەیە و هاوکارە لەگەڵ هاوکارم کاک حەمید. مامۆستاگیان گەر بکرێت خورشیدە خانم بە ئێمە و بە بینەرانی قەلەندەرخانە بناسێنیت. بەڵێ من سەرەتا پێم خۆشە بڵێم سڵاو لەو چڵە جیاجوانەی باخی میر و کانی عاشقان و هەروەها ئەو ئاو ڕۆشنکەرەوەی جۆگەی بەکرەجۆی هەمیشە دڵڕفێن. خورشیدە بابان ئەتوانم بڵێم تەنیا ژنێک بوو کە زۆر بوێر بوو و زۆر قارەمان بوو نیشتمان پەروەەر بوو لە ساڵی 1940 لە شاری هەڵەبجە هاتوۆتە سەر شانۆی ژیان وەکو کارەکتەرێکی گرنگ ڕۆڵی جوانی بینیوە لە پێناوی شیعر و لە پێناوی شۆڕژگەڕێتی و ئەو جۆرەشتانەیە. خورشیدە بابان ئەتوانم بڵێم یەکەم ژن بوو ئەگەر یەکەم ژنیش نەبوو بێ پێشەنگی تەواوی ئەو ژنانە بووە کە لە سەرەتایە بووە بە ئەندامی یەکێتی نووسەرانی کورد لقی سلێمانی. لە هەمان کاتە ئەتوانم بڵێم خورشیدە بابان کچی ڕەوف بەجی عەبدوڕەحمان بەجی محەممەد بەجی بابانە واتە ئەمانە لە داریشمانە و لە ناوچەی پشدەرەوە هاتوونەتەرە شاری سلێمانی و لێوەوە ڕۆشتونەتە شاری هەڵەبجە زیاتر لە هەڵەبجەیە گەشەی کردووە لە هەڵەبجەیە ئەتوانم بڵێم چۆتە ناو دنیای جوانەکەی شعرەوە و سەرقاڵی شعر هۆنینەوە بوو و پاشان بۆ ماوەیەک مامۆستا بووە دوای ئەو ماوە چوەتە دەورەیەکی پزیشکی بینیوە وازی لە مامۆستایەتی هێناوە لە یەکێک لە نەخۆشخانەکانی بەکرەجۆی شاری سلێمانیە نیشتەجێ بووە و خزمەتی ئەو خەڵکەی کردووە. بەڵێ مامۆستا ئێمە گەر سەیری ژیانی خورشیدە بابان بکەین لایەنی ژیانی کۆکو مەعیشەت کە شوێنی کەوتۆ مامۆسایەتی کردووە و بڵێن برین پێچی کردووە و لەو خەستەخانە و شتانە ماوەتەوە بەڵام سەیرە لەگەڵ ئەو هەموو ژیان و ناهەمواری ئەو هەموو خەمەی کە حەز ئەەکەم جەناب ئیشارەتی پێبیت ئەم لە نووسین نەوەستاوە و هەرچەنە گەلێک لە شتەکانیشی چاپ نەکراوە هێشتا. زۆر ڕاستە. خورشیدە بابان تەنیا کەس بوو
بە هەوڵ و کۆشش و ماندووبوونی خۆی زیاتر هەوڵی ئەوە یاوە کە خۆی پێ بگەێنەوە خۆی خۆشی پێگەیاندووە لە ژیانی ڕۆژانەی خۆیان خورشیدە بابان ئەتوانم بڵێم یەکێک بۆ لەو ژنە بیوێرانەی سڵی لە هیچ شتێک نەکردوێتەوە بەڵام ڕۆژگار هاوتەریب نەبووە لەگەڵیا خۆی بۆ خۆی هەوڵیا بەو پارەکەمەی خۆی کە لەو مەعاشەکەمە یا موچەکەمەی کە دەستی کەوتووە کتێبەکانی چاپکە خورشیدە بابان خاوەنی تقریبەن ئەتوان بڵێم 5 کتێبی چاپکراوە دیاری و یادگار کە ساڵی 1969 چاپی کردووە تیشی 1970 چاپی کردووە دارەوەن 1980 پێشمەرگە 1993 من هەڵەبجەم 1993 دیسانەوە ئەوەی چاپ کردووە بەڵام نەخۆشی بڕستی لێبڕیوە زیاتر ماوەی نەیەوە کە لە ناو دنیا جوانەکەی شعر و ئەدەبی کوردیا درێژە بە کارە جوانەکانی خۆی بە ئەتوانم بڵێم کۆمەڵێک دەستنووسی لە دوای خۆی بەجێ هێشتووە کە یەکێک لەو دەستنووسانە لای منە ئەوش ڕۆمانی زامە ڕۆمانی زام کاکە حەمید 4 هینە بڵێن 4 دەفتەرە ئەم ڕۆمانی زامە دەستنووسە ئەمە باس لە تەواوی ژیانی خۆیە کات لە مناڵیەوە هەتاکو ئەو ڕۆژەی کە کۆچی دوایی کردووە یعنی تۆمارکردنی بیرەوەریە بە شێوەی ڕۆمان بەڵام بڕات من دوو جار ئەمەم خوێندوێتەوە هەردوو جارەکە گریانومی وە دڵنیاشم ئەمە چاپ بکرێ ئەوەی بیخوێنێتەوە بڕوان ناکەم خۆی بگرێت دەسەکە بە گریان هەتا ئەمەش نەخوێنی تۆ نازانی خورشیدە بابان چیەیە وە چی کردووە لە ژیانە و چی بەسەر هاتووە مامۆسەگیان بە هیواین چاپ بکرێ من ئەمەوێ بێمەوە سەر کاریگەری ڕئوفبەیی باوکی دیارە ئەم خاتونە با بڵێن خانەوادەکەی زۆر هانیان داوە بە تایبەت باوکی و باسی ئەو پیشانەشت کرد کە کردوێتی بەر لە بەرنامەکە ئاماژەت بۆدا کە لەسەر تەختی شانۆش وەستاوە ئەم خاتونە گەر بکرێت باسێکی ئەم لایەنەشمان بۆ بکەین بەڵێ خورشیدە بابان بێگومان کە لە نەوەی بابانیەکانە و بابانەکانش زۆربەی زۆریان کەوتونەتە ناو دنیای نووسین و ئەدەب و بە تایبەتیش تۆ گەر سێری نالی و سالم و کوردی بکەی کە لە ناو قوڵایی بابانیەکانەوە سەرچاوی گرتووە ئەمە بووە بە کەرەستەیەک بۆ ئینەکانی دوای خۆیان خورشیدە بابانش لەو ناوەندا گرنگ و جوانەیە سەری هەڵا و پەروەردە بۆ بێگومان باوکشی بە چەند پشتێکە گەڕێتەوە سەرەتای بابانیەکان ئەو یەکێک بۆ لەو کەسانەی کە خورشیدە بابانی هانداوە کە خەریکی شعر بێت و خەریکی بێتە ناو دنیای ئەدەب و ئەمانەوە بۆ کۆی کە ئاماژەت پێکرد بەدەر لە شعر بەڵێ خورشیدە بابان خواستی زۆر بوو لە ژیانی خۆیان مەسەلا بۆ وێنە سێرەکەی لە فلیمی بووکی کوردستانە لە بووکی کوردستانە ڕۆڵی مەلەکە خانی بینیوە لەو فلیمەکە لە ناوەڕاستی هەشتاکانە وابزانم هەر بە سەرەتایی یەکەم فیلمی کوردی لە باشووری کوردستاندا نەرگز بووکی کوردستان بڵێ ناوزەند کاری خاڵی خۆش بۆ حاجی مەچی بوو بڵێ جا خورشیدە بابان یەکێکە لەو کار ئەکتەرانەی کە لەو فیلمەشە ڕۆڵی لە بەرچاوی هەبووە و بە هەمان شێوەش لە ناو دنیا جوانەکەی شعریشە شعری هۆنیوەتەوە کەواتە ئەم بەتەنیا شعری نەکردووە بە پێخۆری خواستەکانی خۆی بەڵکو لەگەڵ هونەریشا خەریک بوو و ماوەیەکش خەریکی کاری وێنە کێشان و ئەوانە بەڵام زوو دەسی لەو کاریان کێشاوەتەوە بەڵێ ئەگەر خەندەخان شعرێکمان بۆ بخوێنێتەوە بە خۆشحاڵیەوە ئاوێنە ڕۆژگار هەرجەورە و دەستبڕین ئاوێنەش هەر فێڵە و درۆ بۆ نەیەم لە چاوی تۆدا خۆم ببینم وەکو هەڵۆ لە شەپۆلی دەریای شیندا هەڵبژێرم دوڕ و مرواری بۆ گەردنی ڕۆژێکی نوێ
بیکەم بە گەردانەی دیاری بفڕم بدەم لە شەقەی باڵ داوی خەمەکان بپسێنم لەسەر کام وت کە زۆر بەرزە بە سەرفرازی بچریکێنم هەر چاوی تۆ بە سۆسترە لە ئاوێنەی سڕوبێتی بەڵێ لە چاوی ئەوانەی کە هەر وەکو زەڕوو ئەژی چاوی ئەوان لێڵ وێڵن هەر بۆ سوودی خۆیان گەشن پڕبغز و فیزدار و خۆپەرست لە مرۆڤایەتی بێبەش دەم خۆشە دەخەن زۆر سپاس مامەساجان ئێمە گەر بینە سەر ئەوەی کە ئەو سەرەتای ژیانیشی و ینی هەرخۆشی خەڵکی هەڵەبجە بوو لە هەڵەبجە ژیا ئێمە گەر باسی شاری هەڵەبجە بکەین هەڵەبجە بەڕاستی شاری شاعیرانی گەورەیە وەکو گۆران وەکو ئەحمەد موختار بەجیجاف وەکو تایر بەجیجاف و گەلێک شاعری گەورەی تر لە شاری هەڵەبجەیە بووە گەلێکیان لەوانەیە هەڵەبجەیش نەبن بەڵام لە هەڵەبجەیە ژیاون و پەروەردە بوون سیرەکەی لە شاری هەڵەبجە کەسێکی وەکو خورشید بابان هەڵکەوتووە کە شاری هەڵەبجە لە سەردەمێکە کەسانی وەک خانمی وەسمان پاشای تیا بۆیە ینیکردنی عادلە خانم کە ڕۆڵی زۆر گەورەی وەکو دەسەڵاتدار لە هەڵەبجەیە بینیوە یعنی واتە ئافرەت عنسورێکی گرنگ بۆ لە شاری هەڵەبجەیە بەڵام سەیرە بەلامەوە کە ئەوەی کە ئەیبینین کە من وەکو ئافرەت هەڵکەوتون تەنها لەوانێت چەند کەسێکی وەکو خورشیدە بابانیان هەر خۆی تاقانە بێت لەوێ بەڵێ خۆی لە ڕاستیە شاری هەڵەبجە بڵین خۆی بۆ خۆی پێگەکەی وا خوڵقاوە ئەنی تۆ سەیریکە ئەوەندەی شاعیری میلیان تیا هەڵکەوتووە مەسەلە بۆ نمونە کە تۆ سەیری کاک عەلی بێبەش کە سەیری محەممەد خامۆش کە زۆر بە ئەوە میلیەکان مەبەستمە لەگەڵ ئەوەشە وەکو ژن ڕاستە خورشیدە بابان ئەتوانم لەم پێشەنگ بۆ نەک لە هەڵەبجەیە لە سلێمانیش ڕاست و لە شارەکانی کەی کوردستانیشا و پێشەنجەکەی وەکو ئەوەی ئاماژەم پێەیە کە یەکەم نەبێت پێشەنگی ئەو ژنانە بووە کە بووە بە ئەندامی یەکێتی نووسەرانی کورد کەواتە هەڵەبجە خۆی بۆ خۆی ئەو هینە ئەخڵقێنێ کەش و هەوا و جوانی شاری هەڵەبجە بڵێ مامەساگیان ئەم خاتونە هەستی نەتەوایەتی زۆر لە لای بەرز و پیرۆز بووە شعری بۆ زۆر کەسی بیرمەند یاخود نووسەر یاخود نەتەوەیی نووسیوە گەر بکرێت باسێکی ئەمەمان بۆ بکەیت و نمونەیەکیشمان بۆ بێنیتەوە لەو شعرانەی کە بۆ ئەم کەسایەتیانەی نووسیوە لە ڕاستیە خورشیدە بابان یەکێک بوو لەو ژنانەی کە عەشق و شەیدای نەتەوەکەی بوو من زۆر لە نزیکەوە ئاگام لێ بووە زۆر جار ئەنگوستیلەکەی دەسی یا ملیوانکەکەی ملی بە دیاریاوە بۆ ڕێکخراوە خێرخوازانەی کە بە دوای ئەم شتانە گەڕان خۆی بۆی بردو من وەستەکەم لایە بەڕاستی ئەگەر بۆم دۆزرێتەوە ئێستا چەند وەستێکی ئەوم لابوو پسوڵەی ئەوانە کە ئەو هینەی خۆی بەخشیوە بڵێن هەم مستیلەکەی هەم ملیوانکەکەی حتا نووسیان کە عیارە هەژدەشە کە پێشکەشی کردووە جا لەبەر ئەوە نەکەر بۆ خێرخوازی بۆ کەسانی نەتەوە کەشی مەسەلە ئەو کارەکتەرانی ڕۆڵیان بینیوە لە مێژووی نەتەوەکەیە هەم وەکو قازی محەممەد و هەم وەکو ئەم سەرکردانەی کە ئێستای خۆمان هەبووە لە باشووری کوردستانیان ئەو سنووری بەزانووە تەنانەت شعری بۆ گەریلاکانی باکوور وتووە هەم بۆ ڕۆژ هەڵاتی وتووە ئەو بە یەک چاوسێری هەموو کوردی کردو و تەنانەت بۆ ئەو شەڕی ناخۆی ساڵی 93 و 94 ئەمانە زۆر کاریگەری کردە سەر ژیانی خورشیدە بابان هەتا بەیانی لەسەر دەرکردوون و چەندین شعریشی لەسەر ئەو شەڕانەی ناخۆ ئەو دووبەرێکی و ناخۆشی و نەهامەتیانی کە بەسەر میلەتەکەمانە هاتووە شعری بۆتون بەداخۆ من لێرە ئەوم لەبەر نییە کە من بیخرمە ڕەنگە من مامۆستا ئەگەر هین بێ حەز ئەەکەم ئەو نامەیە کە بۆ بەڕێزان مام جەلال و کاک مەسعودی ناردووە
کە داوای وەستانی شەڕی ناوخۆیان سەرەتای شەڕ بووە ئەوە. سەرەتای شەڕەکە بووە بەڵێ کۆتاییەکەی بەم شعرە ئەهێنێ ئەگەر بیخوێن ئەگەر کاکەڵۆ هاوکارم بێت شعرەکە بە ناوی هاوارەوە هاوارە کووردە ڕۆژی هیممەتە نەکەی لە دەستی دەی ئەم دەرفەتە هەڵ نەخلیسکەیت بە پیلانی کەس هیوای سەدان ساڵ بەرنەدەی لە دەست ئەوە پەرلەمان ئەوەش حکوومەت نەماژێت دەستی و ستەم و زیلەت تیشتی خۆری سوور لە کەل دەربێنە خۆت بە میلەتان چاک بناسێنە دەدەی دەخیلتم کات نەدەی لە دەست تاکو کاروانت دەگاتە مەبەست کوردستانی خوێن زۆر چاوەڕێتە دەسا دەی هیممەت هیوای زۆر پێتە بڵێ هەواڵی دێرینتان خورشیدە بابان سلێمانی 14/8/1994 ئەم شێعرە نووسراوە یعنی بە ماوەیەکی کورت دوای دەستپێکردنی شەڕی ناو بەڵێ بڵێ ئەو یەکێکە لەو کەسانی وتم خەمخۆری خەمەکانە بەڕاستی و لە هەمان کاتیشە خورشیدە بابان ماوەیەکیش پێشمەرگە بووە لە شاخ بڵێ مامۆستاگیان ئاماژەت بە شعرێدا کە ویستت بیخوێنیتەوە لە بەرنمەکە پێمان خۆشە بێ ناوەڕۆکی ئەو شعرەمان پێ بڵیت و هەم بۆشمان بخوێنیتەوە بەڵێ ئەمەی کە باس لەوەی کرد کە باسی دایکە کا خورشیدە بابان کە باسی دایکە کا بەڕاستی بەم هۆنراوەیە دەرەکەوێت کە خورشیدە بابان لە سۆز و خۆشەویستی دایک بێبەش بووە جا ئینسانێک کە لە سۆز و خۆشەویستی دایک بێبەش بێت بەڕاستی وەکو قالۆرێک دایم وشکە بێتەوە بەڵام ئەم دائیمەن بایەخی بەخۆی یاوە و خۆی پێگان و خۆی دروست کردووە لەم شعرێڵێ خۆزگە چارەنووس چاوت کوێر وایە بۆ خەم بۆ ستەم منت نەدیایە بۆ لە ژیاندا هەر چارە ڕەش بم منی بێتاوان بۆچی بێبەش بم ئاسۆی ژینی من بۆچی کزۆڵە بێ شانۆ لە ڕۆڵەی من بۆچی چۆڵ بێ ڕۆڵە لایلایە ڕۆڵە لایلایە نەدایەم بینی نەبووم بەدایە بەڵێ مامۆسا ئێمە بێگومان ئەگەر سەیری بە وردی سێ تەماشای ژیانی خورشید بابان بکەین بەڕاستی کۆمەڵێک تراژیدیای یەک لە دوای یەکە بینی زۆر ڕاست بەڕاستی یعنی کە ئەمانە لە نووسین و شعرەکانیشیان ڕەنگی یاوەتەوە بەڕاستی کە وەکو بڵێ بێکەس ینی بەڕاستی بێکەس بووە دایک و باوکی لە تەمەنێکی ینی هێشتا پێ نەگەشتووە کە دایک و باوکی لە دەستداوە ینی ئەمانە زۆر ڕەنگیاوەتەوە لە شعرەکانە بەڵام ئەوەی سەیرە بەلامەوە ئەمە ڕینێ نەگرتووە لەوەی کە بیر لە خەباتی نەوتەوەیی و تەنانەت کۆمەڵێک شعری زۆری بۆ چەساوە و جوتیاران نووسیوە ڕاستە خورشیدە بابان بەداخەوە لە تەمەنی 12 ساڵیە یاوێ نەبەشوو تەمەنی 12 ساڵ بۆ کە لەم ڕۆمانەی خۆیان باسی ژیانی خۆیەکە ئەو شەوەی کە ئەو ڕۆژەی کە ئەی گوێزنەوە بۆ شەوەکەی بە پێی پەتی ڕاکات بۆ دەست و دەرتەنانە شەو لە ناو بنچکە گیا و دڕک و داڵە ئەخەوێت شەوە باتە سەر بە پێی پەتی ئەنی کچێک ئەمە ژیانەکەی بێت هەڵاتر لە ژیان بەو هەمووی کە چنگەی کە لە جەرگی یا لە دڵی گیر بکەن بەو هەموو هینەی خۆیەوە خۆڕاگری ئەم ژنە زۆر سیرۆکو خۆت ئاماژێت پێکرد ژیانەکان یەک لە دوای یەک تراژدیایە یەک لە دوای ئەگەر ئێمەگەر سیناریستێکی چاکمان هەبێ ئەمە جوانترین فیلمی لێ دەرەچێت جوانترین فیلم کە ڕۆمانەکەی بە ناوی زامەوەیە هەموو ژیانی زامە ئەم ژنە مامۆستاگیان ئەو دەستنووسانە و هەندێک کوێنش هەیە لە دیوانی پێشمەرگایە بۆ نمونە چۆن پارێزراون بەڕێزت چۆن ئەم ڕۆمانە دەستکەوتووە
ئەم ڕۆمانە ئێمە طبعاً زوو سەردانی خورشیدە خانمانە کرد بەڵێ هەفتەیەک پێشەوەی کۆچی دوایی بکات ئێمە ڕۆشتین بەلای بە کامێرەی ڤیدۆش تۆمارمان کردووە ئەم وەسیەتنامەی نووسیوە ئەمە وەسیەتنامەی خورشیدە بابان خۆیەتی ئیمزاکە هەم هەری خۆیەتی بە شایەتی کێ خۆ عەفوی کە مامۆستا سەلام مەنمی مامۆستا تۆفیق سەعید محەممەد کاک عەبدولی شارباژێڕی شاعیر و خۆشم ئەمەی کە نووسی لە ڕاستیە من ناتوانم هەمووی بخوێنمەوە بێگومان لەبەر ئەوە زۆر باسی دوای خۆیەکات بەڵێ مەسەلە ئەو شتانەی چی لێبێت چی بکە سیقە و بڕوا و متمانەی زۆر بە ئێمە بوو تەنانەت ئەمەی هەریا بە دەستی تەسلیمی من کرد وتی زۆر بڕوا متمانەم بە تۆ هەیە کە ئەم دەست دووسانە لای تۆ بێ منیش لە هەوڵام و پەیمانیشان پیاوم کە بۆی چاپ بکەن بەڵام ئەوەی کە جێی شیاوی باسکردە بەڵێ ناوی چوار لە نووسەرانی هێنا نووسەران و هونەرمەندانی کورد بە تایبەتی ئی شاری سلێمانی بەڵێ وتی یەک تکاتان لێ یەکەم ئەو ڕۆژەی کە مردم لە چلەکەمان نێڵن ئەم چوار کەسە بێتە چلەکەمەوە ناوەکانی لێرە هەیە بەڵام من ئەی پارێزم ناکرێمە ناوی ئەو بەڕێزانە بێنین لەبەرەوەی یەکدوانێکیان هاوڕێی خۆش من ئەم وەسیەتنامەیە من لە چلەکەی خوێنمەوە بەڕاستی لەسەر خواستی خۆی کە خوێنمەوە دیسانەوە لەوێ ئەو چوارناوەم پەڕانەوە وەکو ڕێزێک ناتوانیت تۆ ئەو هینە بکەین جا لەبەرەوە خورشیدە بابان ئەمانە یا بە لای مندانە کە هەر هەمویانی یەک ڕۆمانە پێی ئەو ترێ زام ئەم زامە باس لە ژیانی خۆیەکات کەس نییە خۆی بۆ بگرێت کاکە حەمید هیوادارین چاپ بکرێت ومێ دەکەم کە بە تایبەتی یەکێتی ژنان لەبەرەوەی زۆر دڵی بە یەکێتی ژنان خۆش بوو کە ئەوان بۆی چاپ مامۆساجیان دواپرسیارمان لەم بەرنمەیە ئەمەیە ئایا هەوڵی ئێوە چی ئەبێت بۆ کۆکردنەوەی بەرهەمەکانی خورشیدە بابان کە بکرێت بە بەرهەمێکی بە کۆبەرهەمێک هیچ هەوڵێک لە ئارادا هەیە بۆ کردنی کۆکردنەوەی بەرهەمەکانی خورشیدە بابان وەڵی وەکو کۆبەرهەم بڕوا ناکەم لە ئێستا ئێمە بتوانین ئەوە بکەین بەڵام ئەم ڕۆمانەی لە هەوڵی ئەوەیان کە بۆی چاپکەینەمە یەک دوو من کە سەرپەرشتی چلەکەمە کرد لەگەڵ مامەسای زۆر گەورە و مەزن و خۆشەویست مامەسا تەها بابان تەواوی ئەو وتارانە کە بۆ خورشیدە خان خوێندرایەوە لە هۆڵی ڕۆشنبیری ئەوانم لای بەنیازم ئەوانە بکەم بە پاشکۆی ئەم ڕۆمانە بۆ ئەوەی حەقی ئەو خۆشەویستانە کە گرێ و خەمی ناخی دڵیان بۆ خورشیدە هەڵڕشتووە لە پاشکۆی ئەم زامەیە جێگەی بکەمەوە بەڵێ مامۆستا خۆشەویستانی قەلەندەرخانە لە کۆتایی ئەڵلقەی ئەم جاری بەرنامەی قەلەندەرخانە کە لەسەر شاعیرێکی ئافرەتی مەزن شاعیرێکی کوردی کانی عاشقانی شاری هەڵەبجە بوو کە ئەویش خورشیدە بابان بوو کە مامۆستا محەممەد مەردان بەڕاستی تیشتێکی ڕووناک و ڕوونی خستە سەر ژیانی ئەو گەلێک شتی لەبارەی ژیان و ئەدەبیاتی ئەو بۆ ڕوونکردینەوە مامۆساجیان لە کۆتایی بەرنامەکە زۆر سوپاس بۆ ئامادەبوونت منی سوپاسی هەموو ستافە خۆشەویستاکەم و سوپاسی ئەو بەڕێزەشەکەم کە خورشیدە خەیاڵی هێنایەوە سەرشانەوە بەڕاستی قەریب لەبیرە چۆوە زۆر زۆر سوپاس بۆ تۆ دەستان خۆش هەروەها سوپاس بۆ برای ڤیۆلۆنیست کە هەڵۆ خۆشەویستان بە یەکێک لەو شعرانی کە خورشیدە بابان نووسیوێتی و مامۆستا سەلاح ڕەشید ئاوازی بۆ داناوە و هونەرمەند ئازادە ڕەش کاتی خۆی وتوێتی کۆتایی بە بەرنمەکەی ئەم جارەی قەلەندەرخانە هێنین هەر شاد و کامەران بن. هەرچەندە ماندووی ڕێگەم کەوتومە ناو دەرکی غەم هەرچەندە ماندووی ڕێگەم کەوتومە ناو دەرکی غەم تارە تارە ڕێگاکەم سەرسامم ڕێ دەرناکەم تارە تارە ڕێگاکەم سەرسامم ڕێ دەرناکەم تیشکی خۆری بەیانی ئەندامی پڕ لە جوانی
عشقی خۆری بەیانی ئەندامی پڕ لە جوانی تریفەی مانگە چاوت برۆ برژەنگی خاوت تریفەی مانگە چاوت برۆ برژەنگی خاوت هەرچەندە ماندووی ڕێگەم کەوتومە ناو دڵکی غەم تارە تارە ڕێگاکەم سەرسامم ڕێ دەرناکەم تارە تارە ڕێگاکەم سەرسامم ڕێ دەرناکەم